سەردانی وەفدەکەی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری بۆ بەغدا بووە خاڵی دەستپێکی پەیوەندیەکی نوێ لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا. شەقامی کوردی ئومێدی ئەوەی لەسەر هەڵچنیوە کە سەردانی ئەم وەفدە بە سەڵکی نێوان هەولێر و بەغدا بتوێنێتەوە. لەم راپۆرتەدا تشک دەخەینە سەر خاڵی جیاوازی وەفدەکەی هەرێم لەگەڵ ئەو وەفدانەی دیکەی حکوومەتی هەرێم و هەریەکە لە بەرپرسانی پارتی و یەکێتی کاتێک سەردانی بەغدا و دەرەوەی هەرێمی کوردستانیان کردووە. هەریەکێک لە ئەندامانی وەفدەکەی هەرێم کە پێکاتبوون لە کۆمەڵی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری لەسەر گیرفانی خۆیان یاخود پارەی حەزبەکانیان تێچووی سەفەرەکەی بەغدان ئەنجام داوە و ئەمەش پێچەوانەی هەموو ئەو سەردانانەی پێشووە کە پارەی سەفەری تایبەت و خواردن و ئۆتێل و پاسەوانیان لەسەر حسابی حکوومەت و بودجەی گشتی بووە. ئەندامانی وەفدەکەی هەرێم با فڕۆکەی تایبەت و VIP سەفەرەکان نەکردووە و لە ئۆتێلی 5 ئەستێرەیدا نەماونەتەوە. هەروەها هیچ فەوج و لیواک پاسەوانێتی نەکردوون، بەڵکو لە یەکەم وێزگەی گەشتەکاندا وەکو هەر هاوڵاتیەکی یاسایی لە فڕۆکەخانەی سلێمانیەوە گەشتیان کردووە و گەڕاونەتەوە. هاوکات ئەندامانی کۆمەڵی ئیسلامی شەوانە لای برا پارلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی لە بەغدا ماونەتەوە و ئەندامانی گۆڕانیش میوانی ئارامی شێخ محەممەد جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و هەرێکە لە ئەندامانی هاوپەیمانیش لای پەرلەمانتارە ناسراوەکانیان ماونەتەوە. ڕۆژانە بە ئۆتۆمبیلی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ سەردانی کەسایەتی و لانە سیاسیەکانیان کردووە. لە تەواوی دیدارەکانیشاندا هیچ داواکاریەکی شەخسی و حەزبیان نەبووە و لە سەرجەم کۆبوونەوەکانیشدا دوور لە موجامەلە و پێکەنین و زانیاری ناڕاست جەختیان لەسەر ئامانجە گەورەکان کردووەتەوە کە لە پێناویدا ڕۆیشتبوونە بەغدا. پاش چەندین دیدار و کۆبوونەوەی گرنگ لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق وەفدی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی با کۆمەڵێک بەڵێن و دەستکەوتی ئیجابیەوە گەڕانەوە خاکی هەرێم کە گرنگترینیان دۆسەی ڕەوانەکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم و خەرجکردنی پارەی جوتیارانی هەرێم و هەروەها چارەسەرکردنی کێشەی کەرکووک و خوورمات و ناوچە دابڕاوەکانی دیکە، هەروەها ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و دوور لە ساختەکاری لە هەرێمی کوردستان.